کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵم بۆ ئەوەی جارێکی ترام لە خزمەتتانە بۆ پێشکەشکردنی بەرنامێکی تری دیالۆگ. ئازیزان، هەلومەرجی سیاسی عێراق تەوەری بەرنامەی ئەو ڕۆمانە. ئەو هەلومەرجە ئەگەر چی جارجار تۆزە ئاسایی بەخۆیە بینیوە، بەڵام هەر نەیتوانیوە سەقامگیر بێت. چەند دەوڵەت هاتن و ڕۆیشتون و چەند سەرۆک وەزیر هاتن و ڕۆیشتێن و ئەوە ئەو ناسەقامگیریە لە ئاسی هەموو عێراقایە و زۆر جاریش ئەگەر کوردستان تا ئەندازەیەکی زۆر سەقامگیرتر بووە، تاسیریشی لەسەر کوردستان داناوە. حکوومەتی ناوەند هەوڵی داوە کە بەشێک زەخت بخاتە سەر کوردستان، چ لە ئاسی ئابووری و لە ئاسی سیاسی. ئەم باسە و هەروەها ئەو هەڵسوکەوتەی کە حکوومەتی عێراق لەگەڵ حکوومەتی ئێرانی کە بەرامبەر بە ئۆپۆزیسیۆنی کورد کە لە کوردستانی باشوور نیشتەجێ بوون، تەوەری بەرنامەیەم جارەمانە لەگەڵ بەڕێز ئەنوەر حوسێن ڕۆژنامەوان. کاک ئەنوەرجان بەخێربی بۆ بەرنامەیە. زۆر سپاس بۆ تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر مەمنون. کاک ئەنوەر، هەلومەرجی سیاسی عێراق هەروەک لە پێشەکیەکە ئاماژم پێکرد زۆر لە ئاڵوگۆڕدایە و ئەو ئاڵوگۆڕانە هەمیشە لە ئارادا بووە، بە تایبەت بە بوونی ئەمریکا و ئێرانیش تا ئەندازەیە توانین ئێمە هەر باسیە و ئاڵوگۆڕ و ئەو ئاڵۆزیە بکەین. ئێوە و هەلومەرجە چۆنە بینن و پێتان وایە لە داهاتووە چی لێ دێت؟ زۆر سپاس. لە ڕاستیە لە دوای ڕوخانی ڕژێمی عێراق 2003 و هاتنەسەکاری ئەحزابی سیاسی جۆرا و جۆر لە عێراقا و کۆتایی هاتن بە حکمی کەمینەی سنی لە 1920 تا 2003 حکمیانەکرد لە مایە 80 ساڵە ڕابردووە. ئەو 80 ساڵی ڕابردووترە سنیەکان بەردەوام بارودۆخی عێراقیان بە بەرژەوەندەکانی خۆیانە بەڕێوە برووەکە بوونە قەتڵعامی شیع و سون. و لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە شیعەکان کاتێ وەکو ئەکسەریەتی خەڵکی عێراق یا وەکو ئەکسەریەتی ئەم حاکمیەتە دەسەڵاتیان گرتووە دەست، ئەوانیش بە هەمان شێوە پێیان وایە کە ئەو 80 ساڵی ڕابردوو لە دەستیان چوو بوو ئەکرێ لە ڕێگای حکومداریەوە قەرەبووی بکەنەوە. بەڵام بەداخەوە دەسەڵاتداری شیعە لە عێراقا و نە ئەو پێکاتانی کە ئێستا سنی و کوردی و عەرەب نەیانتوانی حکومەتێکی پلۆرال و حکومەتێکی سەقامگیر لە بواری ئابووری و کۆمەڵایەتی و سیاسی و ئەمنیەوە دروست بکەن و هەر ڕۆژە ڕوبەڕوو لەگەڵ گرفتێک. یعنی جگە لە ململانەی سنی و شیعی کە لە دوای ڕوخانی باسەوە درێژەی هەبوو و ململانیەکانی کورد و عەرەب لەسەر دەسەڵات و پێگەی سیاسی گرفتی هەبوو و بەدوای ئەمە خۆمان شایەدی ئەوەین کە ململانەی نێوان گروپە جۆرا و جۆرەکانی یا با بڵێم گروپی تیرۆریستی جۆرا و جۆر لە عێراقا بە ناوی نەزعەی قەومی و بە ناوی مەزهەبی و ئەوانە دژایەتیان لەگەڵ ئەمریکا و کوشتنی 5,000 سەربازی ئەمریکی و برینداربوونی زیاتر لە 20,000 سەرباز درێژەی هەبووە. بە دوای ئەوانەشە بینیمان لە 2014 داعش دێت. داعشیش کۆنتڕۆلی بەشێکی زۆری ناوچە سونی نشینەکانی عێراقی کرد و ململانەی بەردەوامی ئەمریکا و ئێران لە عێراقا هەموو ئەمانە لە بواری سیاسی ئەمنیەوە ئەم وڵاتە گیرۆدەی بووە. هۆکارەکەشی ئەگەر لێم پرسیسیە ئەوەیە کە ئەم وڵاتە سیادە سەرەرێکی تایبەت بەخۆی نییە. ئەم وڵاتە دەستێوەردانی دەرەکی ئێران، تورکیا، ئەمریکا، وڵاتانی خلیج نایڵەن ئارامە ئیستقرار بەخۆی ببینێ و سیستەمی سیاسی لە عێراقا نەسوپاکەی نەدەستگا ئەمنیەکانی ئینتیمایەکیان نییە بۆ دەوڵەت، ئینتیمایان هەیە بۆ هێزی سیاسی ئایدۆلۆژیا جیاواز سنی شیعی کوردی و ئەمانەش ئینتیمایان هەیە بۆ شوێنێکی تر، بە تایبەتی پێکاتی شیعی و سنی وەکو دوو پێکاتی ئیتنیکی و تایفی و مەسەبی ئینتیمایان هەیە بۆ دەرەوەی عێراق، بۆ دەرەوەی سیادەی عێراق. بۆی ئەبینی لە هیچ لە کەم وڵاتی دنیا هەیەکە نە سەرۆک کۆمار، نە سەرۆک وەزیران، نە وەزیرەکان، نە خودی پێکهاتەی پەرلەمان لەلایەن خودی خەڵکی عێراقەوە دانانرێن لە دەرەوە ئەجێندای سیاسی دەرەکی. ئێمە شایەدیین لە هەڵبژاردنەکانی پێشووە چاودێرانی سیاسی و میدیاکان ئەڵێن کە پرۆسەی سیاسی لە عێراقا پرۆسەی هەڵبژاردننی پەرلەمانی لەلایەن ئیماراتەوە ڕێکخرا بوو. هەر بۆیە ئەبینی شێواز و فۆرمی پێکاتی پەرلەمانی عێراقی ڕابردوو جیاوازتر بوو لەوەی پێشووتر کە
ئێران بەرنامەکەی دانا بۆیە بەم حاڵەوە ئێمە شاهد ئەوین کە عێراق ناتوانێت نە ئیستیقراری هەبێت نە ئەمنیەتی هەبێت نە دەسەڵاتداری هەبێ بەسەر کێشە و گرفتەکانی خۆی چونکە وەکوتم دەسەڵاتەکان لە دەرەوە ئازادەن بە سیستەمی سیاسی لە عێراقا بۆیە هەر شتێکە بێ مەسەلەن وەزیری خارجیەکەی یا وەزیری ئەمنیەتەکەی یا سەرێک وەزیرانەکەی بان کرد جارێ لەلایەن تورکیا جارێ لەلایەن ئێرانەوە جارێ لەلایەن عەربستانی سعودیەوە کە لە کاتێکە ئەم وڵاتە ئەبێ سیادە و سەروەری خۆی هەبێ و ئەبێ مەسەلەن قسەی خۆی هەبێ و ئەبێ لە بەرامبەر بردومانەکانی تورکیای ڕۆژانە بۆ سەر عێراق و بۆ سەر هەرێمی کوردستان بردومانەکانی ئێران و دەخالەتی ئەمریکا لەسەر هەموو ئەمانە ئەبێ قسەی جددی هەبێ بەڵام بەداخەوەکە بە شێوەیەکی دەتوانم بڵێم حکومداری شیعی لە 2023 تا ئێستا نەیتوانیەوە سەرکەوتوو بێ وەجگە لە پێکهاتنی میلیشیای جیاواز و ئەوانە هەرێکیان بۆ خۆی منتقەیەکی بەدەستەوەیە نەوتەریەکە بەدەست گروپێکەوەیە بەدەست شوێنێکەوەیە و پارێز ئەمنیەتی ینی یەکەم هەفتە هەیە چەندین پۆلیسی عێراقی بەداخەوە بەهۆی پەلاماری تیرۆریستی داعشەوە گیان لە دەست نەدەن یعنی لە مووسڵەوە تا ئاگاتە سنوورەکانی دیالە لە ئەنبار و تکلیت و ئەوانە و لە زۆر شوێنی تر ماسەکە دەوڵەتێک ئەمنیەتیە بێ چۆن نەماکرا و کەم ڕۆژەیە فڕۆکە یەکێ لە وڵاتانی دراسی بردومانی شوێنێک نەکا و بەداخەوە ئەم تەقینەوانە لە بەغاژە بینین و بە شوێنەکانی تریژە بینین و وەجگە لە ناحی ئابووری و داتەپینی باری ئابووری و سەرڕای بارە ئەمنی و کۆمەڵایەتەکەی داتەپینی باری ئابووری مەسەلەن دوێنێ حکوومەتی عێراقی خۆی ڕاگەیاندووە لە ماوەی 4 مانگی ڕابردووە بای 30 میلیارد دلار نەوتی فرۆشتووە ئەزانین داهاتێکی چەند خەیاڵیە کەچی مەسەلەن بڕۆ شەقامەکانی بەغا ببینە هەز ناکەی کە ئەم دەوڵەتە خاوەنی 30 میلیارد دلارە دام و دەستگاکانی ببینە سیادە و سەروەریەکەی ببینە وەزارەتەکانی ببینە بەداخەوەکە بەرامبەر ئەو هەموو داهاتەی کە خەڵکی عێراق ئەتوانێت سودمەند بێلەی نییە و لە بواری ئەمنیە ئەوە تاکە خۆ دەبینی وەکو باسم کرد و لەبەرەوە پێم وانە ناکەوێتە سەرسکەی خۆی و ئیستیقرار و ئارامی زۆرتر بە خۆیەوە نابینێ و ئەوەی کە هەیە تا ئێستا بە نظری من بوونی ئەمریکا و ئەوروپا لە منتقەکەیە بە جۆرە لە جۆرەکان بەم نائارامی ئێستا هێشتویانەتەوە و ململانەکانی واشنگتۆن و تاران لە عێراقا ئیدامەی هەیە بۆی پێم وانە چارەنووسێکی باش چاوەڕێ عێراق و خەڵکی عێراق بکە. بەڵێ ئەوە وەسعی بۆ خۆی گشتی عێراقا بەڵام لە لایەکی ترەوە حکوومەتی ناوەندی ئەو ئەزمموی وا لە کوردستانە زۆر جار تا ئەندازەیە هەوڵی داوە کزوو لاوازی بکات بەشێک زۆر لەو ناوچانەی کە بە ناوچەی لە مادەی سەوچ لە ئەگونجان ئەوە هەروەکو خۆی ماوەتەوە سان هەر لەبیر چوەتەوە مادەی سەوچ لەبیر چوەتەوە و ئەخیرەنیش ئەگەر بە خۆشتان ئاگدارن حکوومەتی ناوەندی پارلمانی هەرێمی کوردستانی هەڵۆشاندەوە و پێوا بوو چونکی لە کاتی خۆیان نەگیراوە ئەوە لەلایەن ئەوانەوە هەڵۆشاوەتەوە ئەو زەختە چییە بۆ ئەو زەختە یانێ بۆ هەرێمی کوردستان لە ڕاستیە ئەگەر واقعیانەتر قسە پێین سەبارەت بە ناوچە جێنەوەکان کە گەرمەبەست کەرکووک و خانەقین و منتەقە کوردنشینەکانە ئەوەی کە ڕووی داوە دەرەنجامی ململانە سیاسیەکانی یەکێتی نیشتیمانی پارتی دیموکراتی کوردستان بۆ یا با بڵێم وەزعەتێکە دوای ڕفراندۆم بەسەر ئەو ناوچانە هاتووە ئەگەر ناخۆ پارێزگارەکە کورد بوو و هەموو دام و دەستگاکانی کورد بوون بەڵام داخە ئەو ململانەیانە حکوومەتی عێراقی و شیعەکان سوئیستفادەیان لێ کردووە بە چاوپۆشینی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا لە ڕووداوەکانی ئۆکتۆبری ئەو کاتە بۆی ئەو ناوچانە لە دەست کوورچووە بێمەدان بەم حقەتەیە بنین کە هەر ململانەیە نەشە ململانەی هێزە سیاسیەکانە لە هەرێمی کوردستان حکوومەتی ئێستا عێراق سوئیستفادەی لێیەکە و ئەتوانێت دەور و نەخشی نێگەتیڤ بجێڕێ ئەوە جەنابەت باسیەکەی لە چەند ڕۆژی ڕابردووە دادگای فیدراڵی عێراق کە بڕیاری داوە بە هەڵوەشانەوەی پەرلەمانی کوردستان یان بە نەیاسایی ئەو بڕیاریانەی کە پێشتر داوێتی و ئەوەی کە دەرەنجامی ئەوەی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان نەگەیشتە نەتیجە و لە جەلسەی پەرلەمانی پێشووتر کاتە سەرۆکی پەرلەمان جەلسەکە کۆتایی پێێنێ بە پێچوانەوە جێگیری سەرۆکی پەرلەمان درێژە بە دانیشتەکانەدا و داوای کاراکردنەوەی کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانەدا و بە ئەکسەریەتی دەنگی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان دەنگی پێدرێ
یعنی بە شێوەیەک لە شێوەکان سەرۆکی پەرلەمان کە لە لیستی یەکێتی نیشتیمانی کوردستانە پارتی دیموکراتی کوردستان ئەمە لەبەر چاو ناگرێ و ئەوێ کۆمیسیۆن کارا بکاتەوە بەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆی لە بەرامبەر یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم ڕێڕانە بە ڕسمی ناناسێ و پێشتر دانیشت بوون کە پاکێجەکانی ئەمنی دارایی سیاسی و حکومی بەیەکەوە حەل بکەن لە دانیشتەکانی چەند حوتوو لە پێش دانیشتنی پەرلەمان وا بڕیار بوو ئەوانە بەیەکەوە بکەن و سیستمی کۆتاکان لە هەرێمی کوردستان بە شکلێک بێکە ئەو 11 کورسی کۆتا دابەشکرێ بەسەر پارێزگاکانی سلێمانی و لێر و دهۆکە و لەم بارەیەوە یەکێتی نیشتیمانی ناڕازی بوو لەو جۆرە مامەڵەیەکە ئەو 11 کورسیە کە خودی کۆتاکان یعنی مەبەستی کەمینەکان نین نوێنەرایەتی ئەوان ناکرد وەلامان شاوا پێی وا بوو فۆرمی شێوازی هەڵبژارنەکان لە یەک بازنەیەوە بگۆڕێ بۆ چەند بازنەی و لەگەڵ ئاماری دەنگدەرانی هەڵبژاردن کێشە و گرفتی هەبوو ئەم بۆ چوونانە لایەن پارتی دیموکراتی کوردستانیشەوە نقاش و گفتوگۆی لەسەر کرا بگەنە نەتیجە بەڵام کۆتایی نەهاتن بە جەلسەی پەرلەمان کە سەرۆکی پەرلەمان بڕیاری دەدا بوو کێشە و ئاڵۆزەکانی زیاد کرد و ئەمانە لەلایەن دادگای فیدرالی عێراقەوە چارەسەری بەحساب بۆ کرا چارەسەرەکەوەیەکە وەکوتم ئەوانە هەموو ئەو بڕیارانەی پەرلەمان داوێتی لەو کاتەوە بەڕسمی ناناسی هەمووی هەڵۆشاندوتەوە و تەنانەت باز لەوە کرێکە بۆ هەڵبژاردننی داهاتوی عێراق ڕەنگە کۆمیسیۆنی سەربەخۆ هەڵبژاردنەکانی عێراق سەرپەرشتی هەڵبژاردنەکان بکە و بەپێی ئەو بڕیارانەی کە هاتووە لە بودجەشە هەر پارێزگایەک لە هەرێمی کوردستان ناڕزایەتی هەبێت لە سیستەمی سیاسی لە هەرێم و دابەش نەکردنی بودجە بە یەکسانی ئەتوانێت خۆی داوای بودجە بکە هەموو ئەمانە کێشە و گرفتەکانی یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستانی زیاتر کردووە ئەم زیاترکردنە بێگومان حکوومەتی عێراقی لەلایەکەوە وەکو حکومی وەکو بلایەنێکی ئیداری و حکومی ئەوێ هەژبوون و هەیمەنەی خۆی خۆکا بەسەر هەرێمی کوردستانە کە ئەمەیان تا ڕادەیەکەکرێ بڵێن حەقیقێ لەبەر هەرێمی کوردستان هەرێمیی فیدراڵە ناو پرۆسی سیاسی عێراقا بەڵام قسەکەەوە نییە قسەکە دیوە سیاسیەکەیەتی کە حکوومەتی عێراقی ئەوێ هەژمون و هەیمەنەی سەربازی و ئەسکەری و ئەمنی و هەموو شتێک بگرێتە دەستخۆی و ئەم ململانیانە بەردەوام بێت بەداخەوە کە هەرێمی کوردستان و هێزە سیاسیەکانی بێ بزانن کە دەرەنجامی ئەم ململانیانە هێنە حکوومەتی عێراقی استفادی لێگا بەڵام ئەوەیە کە قسەکەوەیە پارتی دیموکراتی کوردستان کە سەرۆکی هەرێمی بەدەستەوەی سەرۆکی حکوومەتی بەدەستەوەی بەشێکی ئەکسەریەتی کابینەکە و پەرلەمانی بەدەستەوەی ئەبوو لەم بارەیەوە مرونەتی زۆرتر بنوێنێ و لەگەڵ ئەم داواکاریانەی یەکێتی نیشتیمانی کە داواکاریەکی شەرعی بوون یعنی شوێن بگرێت مەسەلەن بتوانێت کە ڕێبکەون نەگاتەوەی کە دادگای فیدرالی عێراق حکوومەتی عێراق چکە ئێمە ئەزانین حکوومەتی عێراقی لە حاڵدا ناتوانێت دڵسۆزانە بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان لەبەرچاو بگرێت بۆی ئەمە سەرکێشەی بۆ شتی تر ئەمە سەرکێشەیە بۆی کە منەزانم حکوومەتی عێراقی سیستەمە سیاسیەکەی ئەگەر ناشیڵێ لە خەیاڵیەتی پاسەوانی سنوور بگرێتەوە سەر سنوورەکانی هەرێمی کوردستان بازگەکانی و مەسەلەن دارایی و نەوت کە ئێستا چۆتە ژێر دەستی باشتری احتیوای کا کۆنتڕۆلی بکە وەحاصل سیادە و سەروەری هەرێمی کوردستان بخاتە ژێر پرسیارەوە بڵێ بۆ خۆشتان ئاماژەتان پێ کرد کە حکوومەتی تورکیە و ئێران زۆر جار دەفرێژیان کردووە و بە شەک لە خاکی کوردستانیان داگیر کردووە و یا لە ڕێگەی موشک و درۆن و ئەو شێوانەوە هێرشیان کردوتە سەر خاکی هەرێمی کوردستان بە بەهانەی ئەوەی کە ئەو ئۆپۆزیسیۆن یان نارانی ئەو وڵاتانە لەوێ جێگیر بوون ئەم جارە بینین کە کۆماری ئیسلامی هێزێکی نظامی زۆری لە سەر سنوورەکان کۆ کردوێتەوە مەبەستی ئەو کۆبوون کۆکردنەوەی و هێزە چییە ئایا تاکتیکێکە مانۆڕە یاکو ئەوەیە کە دانیشتنێک بووە تەوافقێک بووە بۆ ئەوەی کە بنەوەیەک بیانەوێ و کێشەی ئۆپۆزیسیۆن و ویا زیاتر دەسەڵاتی خۆیان لە کوردستانە داسەپێنن کامێک لەوانەیە زانی کاک میخێل لە ڕاستیە وەکوتم مادام بۆ شایەکی سیاسی لە ناو سیستەمی سیاسی عێراق هەیە و هێزەکان ئینتیمایان بۆ دەوڵەت نییە و بەشێکی زۆر لە بڕیارەکانی پێکاتەی حکوومەت و دەسەڵات و بەڕێوەچوونی کاروبای ڕۆژانی لە دەرەوەی بەغاوە ئەدرێ بۆیە ئاساییە کە ئەو وڵاتانە بەرژەوەندیەکانی خۆیان بە قسەی خۆیان لە بەرچاو بگرن کە لە مەترسی لەسەر گروپە ئۆپۆزیسیۆنەکانی خۆیان هەیە لە هەرێمی کوردستان و قسەکەوەیە کە ئەوان
لە ڕێگای حکوومەتی عێراقی و لە ڕێگای حکوومەتی هەرێمیشتەوە یانێ فشار دروستکەن ئەو بەحسەی جەنابەت باسیەکەی تازە نییە بەحسێکیانەوەیە کە دەمێک ساڵە ینی لە سەردەمی حکوومەتی عێراق شەوە مەسەلەن ئەم ململانیانە هەبووە بەڵام لەبەرەوەی عێراق دەوڵەتێکی بەهێز بووە و ئەم وڵاتانە نەیانتوانی وەسیادە و سەرۆرەکەی بێزن و بڕیارەکانی خوانی بەسەرا بسەپێنن ئیلا مەسەلەن ئەگەر لە ڕێگای کارتی فشار و گۆڕینەوەی کارتەکان بوو بێ ئەو خاڵێکی تریشی ئەوەیە کە ئێستا دەوڵەتێک لە عێراقا لەسەر کار و حاکمیەتە کە لەلایەکەوە بە پلەی یەکەم دۆستی کۆماری ئیسلامی ئێرانە و لەلایەکەوە نفوزی تورکیای بەسەرەوەیە و لە هەمان کاتیشا هەم تورکیا و ئێران و هەم خودی حکوومەتی عێراقیش نیگەرانن لە ئەزمموی هەرێمی کوردستان لە کەوانەیەکە ئەگە بڵێم هەرێمی کوردستان سەرڕاوی ئەزممونیەکە علامەتی استیفامی لەسەرە کێشەوگلەیی تایبەت بەخۆی هەیە بەڵام قسەکەوەیە کە ئەوان لەمەش نیگەرانن بۆیە بەڕێی من خاڵێکیانەوەیە کە ئەوان جێچەڵ بە هەرێمی کوردستانەکەن پێشەوەی نیگەران بن لەبوونی ئۆپۆزیسیۆنەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و باکووری کوردستان و ڕۆژاوای کوردستان ئەوان نیگەرانن لە هەرێمی کوردستان بەڵام لە ڕێگای جارێک لە ڕێگای کارتی فشاری بوونی پێکاکە لە هەرێمی کوردستان جارێک لە بوونی بارەگاکانی کۆمەڵە و دیموکرات و جارێکی تر لە فشار لەسەر فڕۆکەخانەکانی سلێمانی و جارێکی تر لە ڕێگای بردومانی درۆن و هێزی سەربازیەوە جارێکی تر مەسەلەن هەرم دەوڵەتانن فشارەکەن لە حکوومەت عێراقی بودجەی هەرێمی کوردستان لە سای حەڤەوە بکرێ بە لە سای 12.7 و مەسەلەن لە سەردەمی ڕیفراندۆمە پەلاماری ناوچە کوردستانیەکان بدرێ و ئێشە ئاریشە خۆ ڕیفراندۆم پەیوەندی نەبوو بە کۆمەڵە و دیموکرات و پێکاکەوە خۆ بودجە پەیوەندی نیە بە کۆمەڵە و دیموکرات و پێکەوە کە فشارە خەنە سەر هەرێم بودجەکەیە بڕن فشاری زۆریە خەنە سەر مەترسی لەسەر دروستەکەن وانوە تا دێ ڕێژەی بەشداریکردنەکانی کەمەکەنەوە ئەو هەمووی بە شوێنی خۆ قسەکەوەیە کە باشە ئەو قسانەوە فەرمووی هەمووی وایە بەڵام کاردانەوەی هێزە سیاسیەکانی باشوور لە بەرامبەر ئەو فشارانەی وا ئێران و تورکیای هێنێ بەتایبەت ئێستا کە ئێران زیاترەوێ هێز بێنێت و فشار بێنێت و بردمانە کاتوان کاردانەوەیان چی بووەوەن لە ڕاستی ئەوەندەی بزانم بە پێی سەرچاوی میدیاکان حکوومەتی عێراقی ئەوەندەی کە پەیوەندی هەیە بە ئۆپۆزیسیۆنی ڕۆژهەڵاتی کوردستانەوە بە دوای شۆڕشەکانی ژینە و خەڵکی ئێران کۆماری ئیسلامی ئێران فشارەکانی زۆرتر کردووە لەسەر حکوومەت عێراقی هەرێمی کوردستان کە پێویستە ئۆردوگاکانی ئەو هێزە سیاسیانە دابماڵ درێت لە چەک و ئۆردوگایەکیان بۆ دروست بکرێت لە ژێر چاودێری UN و یان ڕاگوێزرێن بۆ دەرەوەی عێراق و هەرێمی کوردستان و سەردانەکانی ئەم دوای قاسم ئارەجی ڕاوێژکاری ئەمنی حکوومەتی عێراق و کۆبوونەوەی لەگەڵ وەزیری ناوخۆ هەرێمی کوردستان و سەرۆکی ئەنجومەنی دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان بەشێکی پەیوەستیکی هەبوو بۆ ئەو و سەردانەکانی یەک دوو ڕۆژی ڕابردووی قاسم ئارەجی و وەفدەکەی بۆ کۆماری ئیسلامی ئێران و کۆبوونەوەیان لەگەڵ عەلی ئەحمەدیان بەشێکی بە نەزەری من پەیوەندی بەم بابەتەوە هەیە کۆماری ئیسلامی ئێران دیسان جەخت دەکاتەوە لەسەر داواکانی ئێمە هێشتا بەڕوونی نازانین هەڵوێستی حکوومەتی هەرێمی کوردستان چییە کە بە نەزەری من خۆی لە واقعدا ئەگەر باز لە مەسەلەی خەبات و تێکۆشانی دوو پارچەی کوردستانە وازەحا بێ هەڵوێستەکان زۆر مثبەت بێ و هەڵوێستەکان زۆر نیشتیمانی و نەتەوەی و ئینسانی بێ و هەڵوێستەکان زۆر بە قەولێکی تر بڵێم کوردانە بێ کە ئەمانە هاوخوێن و هاوخەباتی ئێمن ئەمانە شۆڕژگەری ڕۆژانی ڕابردووی کوردستانن کە ئێمە توانین تاوەڕادەی کە ئێمە هەمانگیان بکەین کە ئەوان سنوورەکان نەبەزێن خەباتی چەکداری لێرە و درێژە پێ نەدەن و هیچ مەترسیەک و ناحەیەکی ئەمنی بۆ کۆماری ئیسلامی ئێران و تورکیا دروست نەکەن کە ئەگەر لە هەر حاڵدا بە دوای ئەمە ئێمە نەمان بیستوە لیان کە سەردانەکەیان چییە و باسی چی کراوە بەڵام قسەکەوەیە کە حکوومەت ئێران جەخل لەسەر ئەماکاتەوە و فشاری زۆرەکە بۆیە بە نەزەری من
کە ئەم کارە کارێکی قورسە و لە ئیمکان نەهاتووە چەکردنیان بەو شڵەوە داخستنی هەموو بارەگا ئۆردوگاکان و بارەگاکانیان و چکامە کۆتایی هاتنە بە شۆڕشێکی 40-50 ساڵی ئەم پارچەی کوردستان کە بە ئاسانی بەدی نایە. ئێمە شایەدیەوەین حرەکەی فارق بە جۆرە لە جۆرەکان فشاری نێودەوڵەتی وای کرد پێک بێن لەگەڵ حکوومەتی کۆڵمبیا. ئێمە شایەدیەوەین کۆتایی هاتن بە خەواتی پڵێنەکانی تامیل لە هەرێمی جافنا بە ئاگاداری ئەمریکا و ئیسپانیا بوو، بەڵام لێرە جیاوازیەک هەیە. جیاوازیەکە ئەوەیەکە ئەم هێزە ئۆپۆزیسیۆنانە ڕەگوڕیشیان جگەلەوەی لە ڕۆژهەڵات لە ناو خەڵکایە، لێرەش ڕەگوڕیشەی کۆمەڵایەتی سیاسی فەرهەنگی و تاریخیان هەیە و بەشێک لەم پێشمەرگانەی کە لەم حرەکەتانای گیان لەدەستداوە خەڵکی ئەم شارن و دوایەوە ئەوە بەشنی خۆی بە شوێنی خۆشی هێزگەلێکی زۆری ئەم هێزە سیاسیانە بە تایبەتی کە خەڵکێکی زۆریان خەڵکی مەدەنی و سیڤیلن، ینی ژن و منداڵن، بە ئاسانی دەپەڵگرتن لەمە بە نەزەری من بۆ هەرێم قورزەکەوێت و حکوومەتی عێراقی خۆی بڕیاری چیەدا بابیدا، بەڵام قسەکەوەی کەم هێزانە لە ژێر نفوس و جوگرافیا و هەیمەنە و دەسەڵاتداری هەرێمی کوردستانن کە پێیان وایە ئەمانە براکانیان کە دوێنە لە ڕۆژهەڵات خزمەتیان کردوون لە ماوەی 15 ساڵ 20 ساڵی ڕابردووشەوە هەردوو شۆڕشی نوێی گەلی کورد و شۆڕشی ڕابردووی ئەیلول ڕۆژهەڵاتی کوردستان پشتیوانیان بووە. بۆیە بەڕێی من حکوومەتی هەرێمی کوردستان زۆر قورسەکە قسەیەکی ئاوا بکە و بەڕێی من نابێ بیشیکە. بەڕاستی ئەکرێ لە ڕێگای حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق دانووسان بکەن بگەنە نەتیجە دانیشتنیان هەبێ لەگەڵ ئەم هێزە سیاسیانە کە ئێمە نامانەوێ سنوورەکانی نێوان هەرێمی کوردستان و عێراق و ئێران نائارام بکرێت، نابێ خەبات چەکداری بێ و پاسەوانی سنووری عێراق و هەرێمی کوردستان لەسەر سنوورەکان بێ ئەو بکە. بەڵام کۆتایی هاتن بە شۆڕشێک کارێک قورس و زەحمەتە و بە نەزەری من علامەتی ئیسیفهام دروستەکە و بە ئاسانیش ئەزانی کاک هەیە هەموو شۆڕشێکی دنیا شۆڕشێک کە ڕەگوشەکەی لە خەڵکەوە هەڵقڵاوە و دەیان هەزار شەهیدی بۆ دراوە و قوربانێکی زۆری بۆ دراوە و لەگەڵەوەشە ممکن نیە بتوانی بە ئاسانی بە بڕیارێک لە ناوی بێ و کۆتایی پێبێنی و ئەگەر قسەکە ئەیانەوێ ئەم شۆڕشە ئەگەر ئەم هێزە سیاسیانە مەترسین باشە ئەکرێ کۆماری ئیسلامی ئێران وەکو دانووسانەکانی پێرار ساڵ لە نەرویج درێژەی پێبە ئەم گفتوگۆیانە درێژە پێبە حەلی بکە چ کۆمەڵە چ دیموکرات ئامادەگیان هەیە بۆ دانووسان و گفتوگۆ مفاوەزات مافەکانیان بەڕسمی بناسیێنرێ لە دەستوری ئێرانە و بە واقعی بە ناوبژیوانی حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستانیش و ئەگەر ئەمانە مەترسین و ئەگەر بەڵام قسەکەوەیە کە ئەمانە داوای مافە بەرهەکەکانی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانەکەن و ئەمە بۆ پێی پارتی کرێکارانی کوردستانیش ڕاستە. من پێم وایە بە دوای هاتنە سەرکاری سەر لە نوێ هەڵبژارنەکانی ئەک پارتی و ئەردۆگان ئەم فشارانە زۆرتر بن لەسەر هەرێمی کوردستان وەکوی لە چەند ڕۆژی ڕابردوو لە کەمپی مەخمور بینیومانە و بە نەزەری من ئەم فشارانە من لە بیرم دێ لە دوای ساڵی 1994 هەمیشە دەسەڵاتدارانی تورکیایان وت کۆتایی بەکێکایەنی کۆتایی ناتوە. بۆیە شۆڕشی ڕۆژهەڵاتی کوردستان خەڵکی کوردستان ئەم هێزە سیاسیانە ڕەنگە بخەونە ژێر فشارەوە ڕەنگە مەسەلەن تووشی مەترسی بنەوە، بەڵام بە نەزەری من کۆتایی پێهاتنیان یعنی کارێکە کە نابێ هیچ دەوڵەتێک و هیچ هێزێکی سیاسی لەبەرچاوی بگرێ بە تایبەتی حکوومەتی هەرێمی کوردستان هیوادارم قەت بیر لە کارێکی وان نکاتەوە، بڕیارێک نەدا دژی شۆڕشی خەڵکی ڕۆژهەڵات و دژی بەرژەوەندەکانی ئەوان. من پێشتریش کارمە هێ نووسیومە ئەو وڵات عێراق بۆ خۆی دەوڵەتە خۆی چیەکە بابیکە نە هێزی سیاسی ڕۆژهەڵات نە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان نە ئێمەش گلەیمان هەیە، بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ لە بەرامبەر ئەو فشارانەی تورکیا و ئێران و حکوومەتی عێراقا خۆی ئەجێندایەکی پێبێ مەلفێکی پێبێ فایلێکی پێبێ بڵێ من ئەتوانم ئەمانە بکەم، ئەتوانم دانووسانیان بۆ ساز بکەم لەگەڵ دەوڵەتەکانیان، ئەتوانم نێڵم خەباتی چەکداری بکە و سنوورەکان نائارام بکەن، ئەتوانن تەقوتۆق نەبێ با کاری سیاسی و عەلەنی و ئیعلامی خۆیان بکەن. بڵێ بەم لێرە من ئاماژە بە شتێ بکەم کۆماری ئیسلامی هەمیشە لە دانووسان هەوڵی داوە کە بینی هێزە سیاسیەکان لە کوردستان زیاتر کێشەیان تیا دروستکە زۆر جار بەنهێنی کردوێتی و گەریش کردوێتی بۆ ئەوە بووە و هێزانە لە بەرامبەر یەکدا بنێ ئەوە لایەکی تریشەوە بەشێکیشی مربوطە بەو ئاڵوگۆڕی وایەسە لە ئێران ئەلارەدای و شۆڕشی ژینە ناڕزایەتی خەڵک و کۆماری ئیسلامی لە موقعیەتێکی زۆر خراپایە، بۆیە دانووساندن لەو کاتەدا
ناتوانێت ئەو جۆرەی کە کۆماری ئیسلامی یا هێزە سیاسیەکان ئەگەر لە بەرژەوەندیانە بێ بچێتە پێشەوە بۆ ئەوەی ئەو ئێوێ زیاتر سەرنجی خەڵک بۆ ئەو ڕابکێشێکە لەگەڵ لە دەرەوەی سنوورەکانی چی خەریکا بزرێت وتم فقط باو ئاماژە بچووکەی پێ بکەم بەڵام ئێمە چه ئینتزارێکمان لە خەڵکی باشوور هەیە هونەرمەندان ڕۆشنبیران ئەوانەی کە ئەبێ بەرامبەر بەم زەخت و زۆرەی کە بەرامبەر بە هێزە ئۆپۆزیسیۆنەکانی کوردستانە کرێوە ساڵیانی ساڵ پشتیوانیان بوون شان بەشانیان بوو لە وەختە سەختەکانە لە شرایەتی ناخۆشە چ ئینسان ئینتزارێکی هەیە لە خەڵکی باشووری کوردستان بە تایبەت ڕۆشنبیران و هونەرمەندان و ئاکادمیکەکان و زۆر کەسیت لەو بابەتەوە وەڵا کامیحیا بە نەزەری من ئەم ئینتیزارە ئەم لەجێی خۆیەتی و هەمە بێ ئێمە بلە واقعی چا بەعینی بیبینین کە مووقفی ئەوان چییە بێ لەم حاڵەتانەیە من پێم وایە خەڵکی باشووری کوردستان هاوسۆزن و عەتفیان هەیە و ئەو پەیوەندی سیاسی و تاریخی و کۆمەڵایەتی کە لە نێوان ئەم دوو پارچەیە و لە باکووری کوردستانیش هەیە بە پیرۆز دەزانن و ڕایەگرن و دڵنیاشم قسەیانە بێ دەور و نەخشیانە بێ و دەور و نەخش و ڕۆڵی ئەمان ئەتوانێت تەسیر لەسەر سیاسەتەکانی حکوومەت هێرشی کوردستانیش دانێت کە سیاسەتێکی پۆزتیڤ و مثبت جێبەجێ بکە و ئەمەی کە ئێوە ئەیڵێن و داوایەکەن منیش تەییدیەکەم ئەمە کارێک نییە مەسەلەن پێویستی بە هیچ قسەیەک بێ جگەل لەوەی کە تحصیل حاصلە پێویستە دیفاکتۆکارەوەیە کە خەڵکی کوردستان ئەبێ بسنەپاڵ ئەم شۆڕشە و بسنەپاڵ خەڵکەکەی و بسنەپاڵ ئەم هێزە پێکۆشەرانەی کە هەن لێرە ڕاستە جاروبار نا ئارامیش دروستە بێ بۆ ئێرە بەڵام لە بیرمان نەچێ ئەو نا ئارامی کە ئێستا ئەگەر قرارە خەڵکی ناوچە سنووریەکانی باشووری کوردستان بە خۆیانەوە ببینن لە دەرەنجامی ئەو بۆچوونە سیاسیانەی تورکیا و ئێران دەی باشە خۆ خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانیش لە ماوەی 15 ساڵی ڕابردووی شۆڕشی خەڵکی کوردستانی باشوور و شۆڕشی باکوور تووشی خەڵک تووشی نەهامەتی بووە مەسەلەن خەڵکی باشووری کوردستان چەند جار لێ قەوما و ئاوارە بۆ چۆتە باوەشی خەڵکی ڕۆژهەڵات و باکوور ئەی 15 ساڵ شۆڕشی باشوور و باکوور خزمەتی ئەم شۆڕشەی نەکردووە لە پشتیوانیان نەبووە قسەیان نەکردووە نانیان نەداوەتێ هاوکاریان نەکردووە لە سنوورەکان سیمیان بۆ نەبەستۆتەوە بۆ پەڕین نانیان نەداوەتێ کۆلیتە گەرمە بچووەلەکانی خۆیان بەجێ نێشتۆ بۆیان لە پشتی ئەم شۆڕشە نەوەستاون و لە دەورانی ڕابردوو کاتێکە بە سەرکوتی خەڵکی کوردستانیە کرد ئەم هێزە سیاسیانە چەک و تفاق و ئازوخەیە کە بە ئەزەیدا بۆ ئەوان بۆ شەڕ لەگەڵ ئێران نایەدا بەم هێزانە لە پشتیان نەبوون و ڕۆژێ لە ڕۆژان پشتیوانیان لە حکوومەتی بەعز کرد و ڕۆژە لە ڕۆژان قسەیەکیان کرد کە دڵی سەرکردە شۆڕشگەرەکانی ئەم پارچەی کوردستان بڕەنجەیە ئازار کێشەیان بە جۆرێک نەخێ نەبووە قسەکەوەیە کە لانی کەم خۆبێ ئەمەیان لەبەر چاو بێ ئەمە لەبەر چاو بگرن وەکو لە کوردەواری شاڵێ ڕۆژان ڕۆژی لە دوایە ڕەنگە ئەم باردۆخە بە جۆرێک بگۆڕێتەوە ئێمە پێویستمان بە خەڵکی ڕۆژهەڵات و خەڵکی باکوور و ڕۆژاوا بێ من گومانم نییە لە هیچ گومانێکم نییە یەقینم هەیە لە بۆچوونی هەست و سۆزی شۆڕشگەڕانەی و ئینسانیانەی خەڵکی سلێمانی و هەولێر و هەڵەبجە و دهۆک ئەوە بەڵام نابێ هیچ سیاسەتێک ئاڕاستەیان کا بە دیوێکی نێگەتیڤ بە دیوێکی ناموسبەت بەڵکو قسەکەوەیە کە ئەمە ئەرکی نووسەران و ڕۆشنبیرانە کە بێنە پاڵ داواکاریەکانی ئەم هێزانە بناڵم لە شوێنێکە ئێمە بۆمان هەیە ڕخنیان لێ بگرین کە بزانین کارێکەکەن دژی بەرژەوەندەکانی خەڵکی باشووری کوردستانە هەر کاتێک ئەم هێزانە دژی بەرژەوەندەکانی خەڵکی باشووری کوردستان خەڵک جوڵانەوە ئێمە بۆمان هەیە نەقدیان بکەین و ڕخنیان لێ بگرین بەڵام قسەکەوەیە کە تۆتەوێ ئەم هێزە ینی چەکدانێ لێ باشە زۆر باس ئاسانە چەکدانانی ئەم هێزانە یەکسانە بە گفتوگۆ و مفاوەزات لەسەر مێزی گفتوگۆ چەکدانان یەکسانە بە دابینکردنی خواستەکانی ئەم هێزانە و خەڵک ئەمە تحصیل حاصلە یعنی گرفتێک نییە لەم بارەیەوە خاڵێک تریش من پێم وایە ئەم فشارانە لەسەر ئەم هێزانە درەنگ یا زووە بڕێتەوە ئاڵگۆڕی گەورە لە منتەقەکەیە بەخۆیەوە بینێ و دوجا کاکم هێ لە هەمووانە گرنگتر ئێمە شایەدیەوەین ئاسمانی ئەمنی عێراق لە زاخۆ تا بەسڕایشتا بەدەست حکوومەتی ئەمریکاوەیە
و ئەمریکا لەم بارەیەوە بێ هەڵوێستی جددی هەبێ لەوەی کە هەر هێزێک دێ نابێ بۆ خۆی بردومانی بارگاکانی ئەم هێزانە بکە سیادە و سەروەری هەرێمی کوردستان ببەزێنێ. بەڵام منەمەیە قسە بکەم ئەگەر لە ماوەی ڕابردوودا وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی عێراق بەری بگرتایە بەو هێرش و پەلامارانە و بوونی سیچل بنکەی دەستگای میتی تورکیا لە ناوچەکانی بادینان و فشار نەکرایە لەسەر پێکەکە ئەم حەدەسە ئێستا ڕوونادا. بەڵام وەختێک تورکیا ئەم هەموو دەست ئاوەڵای پێدرێ ئێرانیش ئەمە بە حەقی خۆی زانێ کە لە حەقەدا حەقی هیچیان نییە. ئەم دەوڵەت ئەمریکا هەبێ لەم بارەیە قسەی جددی هەبێ و ڕۆڵی جددی هەبێ. یعنی شتێکی کردو ئەمریکا ینی هیچ نیشانەیە لەوە هەیە با تۆ بە پێوەی کە ئەمریکا و ئێران هێشتا هەر نێوانیان خۆش نییە، هەر حیساری اقتصادی لەسەر ئێران هەیە و بەرنامەیە تۆمیەکەی و تووشی کێشە بووە زۆر لەو بابەتانەوە ئایا ئەمریکا شتێکی کردو لەم بابەتەوە؟ زانکە هەیە بەجێی خۆی ئەوان لەکوێ کێشیان هەیە، ئەوان لەسەر بەرنامەی ئەتۆمی کێشیان هەیە، لە کێشەی نێوان ئەفغانستان و ئێران کێشیان هەیە، لە کێشەی رووسیا و ئۆکرانیا دەخالەتی یەکتر قبول ناکەنەوە بە شوێنی خۆی. بەڵام بەرپرسیارەتێک لەسەر حکوومەتی واشنگتن هەیە لە هەرێمی کوردستان و عێراق کە ئاسمانی ئەمنیەتی ئاسمانی عێراقیش تا بەدەستم هێزەوەیە و ئەم هێزە حزوری هەیە لە سلێمانی لە هەولێر لە بەغا لە ئەنبار ئەم هێزە حزوری هەیە و خۆیڵێ من دەوڵەتی عێراقم ڕزگار کردووە و ئێستا ئەبێ دەخالەتی جددیە بێ لە هەموو بابەتانە قسەیەکی هەبێ. بە نەزەری من ئەگەر تا ئێستا قسەی نەکردووە پێم وابێ قسەی ئەبێ بەڵام وا باشە پێشەوەی ئەمریکا قسەی جددیە بێ لەم بابەتەیە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق وا نەزان هەر بڕیارێک دەنەتوان بە ئاسانی جێبەجێ بکرێت. بۆیە چونکە هەندێک بڕیار هەیە پێویستی بە دراسە و بیرکردنەوەی زۆرتر هەیە. مەسەلەن بۆ معلوماتی جەنابەت یعنی کۆمەڵە و دیموکرات سازمانی مجاهدینی خەڵق نییە لە دیالەوە هەڵیگری بیبی لە ئەلبانیا داینێ جیاوازی زۆرە. یەکێکیانەوەیە کە سازمانی مجاهدینی خەڵق ساڵانێکی زۆر لە پاڕژەی بەعسا وەستا بوو و سازمانی مجاهدینی خەڵق جوگرافیاکەی لەژێر دەسەڵاتی هێزە سونی و شیعەکان بوو لە جنوب و ڕەگوڕیشەیەکی کۆمەڵایەتی و سیاسی و تاریخی و عاتفی و فەرهەنگی نەبوو لە ناو کۆمەلگای عەرب نشینە کە ئەمانە بە پێچەوانەوە هەمووی بۆ هێزە سیاسیانە هەن. ئەم فاکتەرانە فاکتۆری بەقووەتن. بەهەرحاڵ پێم وایە لەژێر هەر فشارێکە و هەر کار و کاردانەوەیەک ناتوانێت شۆڕشی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان باکووری کوردستان کۆتایی پێبێنێ. ئێمە جەبەروت و زوڵم و زۆری بەعسمان بینیەوە لە ماوەی حاکمیەتی خۆیان نەیتوانی کۆتایی بەم شۆڕشە بێنێ، نە بە ڕێکەوتن لەگەڵ ڕژێمی شا، نە بە ڕێکەوتن لەگە حکوومەتی تورکیا، نە بە کیمیایی و ئەنفال، نە بە هیچ نەیتوانیەوە کۆتایی بەم شۆڕشە بێنێ. ئەم شۆڕشی حەقخوازانن، داوای مافەکانی خەڵکەکەن، ئامادەن بۆ ئاشتی دەستی ئاشتی درێژکەن، ئامادەن بۆ دانووسانێک بە بەشداری لایەنی سێم بۆ بەدیێنانی مافەکانی خەڵکی کوردستان و دەسەڵگرتن لە خەباتی چەکداری. هیچ هێزێک نییە لە دنیای خەباتی چەکداری بکە درێژە پێبا لە شاخ و کەش و کەوێک دانیشێ بەخواستی خۆی بە ئارەزوی خۆی ناچاریە و بۆمانەوە لە بەرگریکردن لەگەلەکەی لە خۆی لە بزوتنەوەکەی لە حرەکەتەکە. بۆیە قسەکەیەکە هەر وڵاتێکەوێ کۆتایی بە خەباتی چەکداری ئەم هێزانە بێنێ فەرمون با دانووسان بکە بە عەلەنی ئەم دانووسانە نەبکرێت و بێتە پای مافەکانی خەڵکی کوردستان. کاکەنوەر من بخۆم پرسیارێکم نەماوە ئەگەر پێتان وایە شتێکی تازە ڕووی داوە لەو چەند ڕۆژەدا کە بینەرانی ئێمە بیبیستن هەم لەسەر ئاڵوگۆڕانی وا لەسەر سنوورەکان هەیە و یاکو ئەو پلانانی وا کوماری ئیسلامی هەیەی پێمان خۆشی گوێبیستی بینێگینا لە ڕاستیە کاک من پێم وایە کۆماری ئیسلامی ئێران حەقی خۆیەتی سنوورەکانی خۆی بپارێزێ، بەڵام حکوومەتی هەرێمی کوردستانیش حەقی هەیە قسە لەسەر سنوورەکانی خۆی بکە و تورکیا حەقی خۆی بۆیە سنوورەکانی خۆی پارێزێ، بەڵام نەک بە فشاردانان لەسەر هەرێمی کوردستان و نەک بە داواکردنی سەرکردەکانی ئەمان و بەداخستنی مبارەکەکانیان و بەچەکردنیان و لە بەرامبەرە. یعنی قسەکەوەیە بە نەزەری من حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ ڕاگەیاندنێکی عەلەنی بدا، ڕاگەیاندنێکی عەلەنی بدا بڵێ ئەم فشارانم لەسەرە و ئەمەش هەڵوێستی منە کە نەماندیوە و حکوومەتی عێراقی کەیفی خۆیەتی چ بڕیارێکەدا. بەڵام قسەکەوەیە کە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان هەر بڕیارێکەدا بە نەزەری من
ئەوە لەبەر چاو بگرێکە ئەمە دژی بڕیارێکی ناواقعی بدا ئەبێتە دژی شۆڕشی ڕۆژهڵاتی کوردستان ئەبێتە دژی خەڵکی ڕۆژهڵاتی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان خەبات و تێکۆشانی لە پێناوی چیا بوو لە پێناوی ئەوە بووە کە خەڵکی کوردستان ئازاد و سەربەز بژی شۆڕشەکە جگە لەمە نەبووە ئێکەواتە یعنی کە تۆ مەسەلەن پشتیوانی جدیشیان ناکەیت نابێ لەگەڵ نارەکانی دیفاع بکەی لە خواستەکانیان قسەکەوەیەکە حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێ بەڕێی من ئەتوانێ بڵێ من ئامادەم وەکو تەرەفی سێهەم دانوستان دەست پێ بکەین و من ڕێگا نادەم خەباتی چەکداری بکەن و ئەمانە ئەکرێ کاری سیاسی و عەلەنی و میدیای خۆیان بکەن وەگەر فشارەکەوەیە بۆیە پێم وایە هەرچی چۆنەی بێ ڕووداوانە تێپەڕێ هیوادارم باش تێپەڕێ و هیچ کێشە و ئاریشەیەک دروست نەبێت تەجربەی سیاسی و تاریخی وڵاتانی دنیا دەری خستوەکە بە شەڕ و خەبات و عەفو بە شەڕ و پەلامار و هێرش و بردومان وانە هێزی شۆڕژگەر و حرەکەی سیاسی شۆڕژگەر و واقعی لە ناو ناچێت. کاک ئەنوەرگیان زۆر سپاس بۆ پشدارتان لەو بەرنامەیەدا و زۆر مەمنونین هیواداریم بتوانین لە دەرفەتی تریشا لە خزمەتتا بین. زۆر سپاس. بەڵێ بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەی دیالۆگ هەتا دیالۆگێکی تر ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ باوات خوازم.